خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هەرێمی کوردستان لەناو کۆمەڵێک قەیرانی زۆر بە زۆردایە. ئەڵبەتە پێویست ناکە ئەمە قەیرانەکان بەبیری ئێوە بهێنینەوەیان بۆتان بژمێرین. هەموو هاوڵاتێک لە ماڵەکەی خۆیدا قەیرانەکانی هەرێمی کوردستان دەتوانێت بژمێرێت لە گیرفانی خۆیەوە بۆ پرسە ئەمنیە مەترسیدارەکان. ئێمەم شەو گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە ئایا ئێمە ئەتواندرێت ڕوبەڕووی بەشێک لەو قەیرانانە ببینەوە ئەگەر بێت و دەست بخەینە ناودەستیەک ئەتواندرێت بە دیدێکی نیشتیمانی بەهێز لە سەر و تێگەیشتنی حەزبی و لە سەر و تێگەیشتنی بەرتەستی حەزبیەوە بەشێک لەو قەیرانانە چارەسەر بن و خەڵک لەو دڵە ڕاوچە و قەلەقیەدا نەژێت. ئەم شەو لەگەڵ بەڕێز ئاری هەرسین کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان گفتوگۆ دەکەین. کاگاری بەخێر. سوپاس دیمانەت بەخێر. لەوە دەست پێ بکەین لە هەرێمی کوردستان چۆتە ناو حاڵەتێکەوە مەسەلەن ناوەناوە بە ئەم ڕۆژەوە جۆمان لە تەقینەوە و لە پەلاماری درۆن و درۆنی خۆتەقێن و ئەوانە ئەبێ لەسەر بنکەی هاوپەیمانان بێ لەسەر بنکەی هێزی پێشمەرگە بێ ڕوئیای تۆ لەسەرەوە چی ئەمە پەیامە یان ئەمە سەرەتایەکە بۆ چوونە ناو جەنگێکی نوێ؟ وڵی کاکزانە طبعاً هەر بە سیرکردنێکی ڕاگوزاری لەسەر وەزعی سیاسی و ئابووری و ئەمنی خۆرهەڵاتی ناوەڕاست یعنی ڕوونەکە شەرقی ئەوسەد خۆرهەڵاتی ناوەڕاست زۆر مشەوشە لە پێشتری جواب بوو بەڵام بە تایبەتی لە دوای 7 ئۆکتۆبرەوە ئەو هێرشەی کە حەماس کردی سەر دەوڵەتی جوولەکە ئەوە تونگتر بووەوە سەنگەربەندیەکان کە لەو پێش هەبوون بەرجەستەتر بوون معاملەکان تونگتر بوون ئێتۆش لە ناو جەرگەی خۆرهەڵاتی ناوەڕاستیت لە ناوەڕاستی ئەم جەرمۆکێشاییت یعنی شتێک هەر بەرەکەوەیە ینی هەرچۆنێکی سیرکەی ئەگەر تەوەقۆکەی کە تۆ بێبەش ئەبی یا بڵێن بێزەرەر ئەبی لە مۆزعە دیارە کەسێکی خۆشخەیاڵی ئەجینا لەم منتیقەیە بیت و کورد بیت و دەوڵەتت نەبێت و ئەمە تەحسیل حاصڵی ئەو وەزعە سیاسیەیە کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستەیە. باش هەرێمی کوردستان بۆ مەسەلەن بۆ ئەکرێتە جێ ئامانجی هێرشە درۆنیەکان مەسەلەن پەیوەندی بەسەلەن بەو شەڕەوە هەیە ڕەنگە وڵاتێکی سادە جێی پرسیار بێ بۆی. ئاخر لە بەرەوەی ئەو عەرەبانەی کە هجوومەکەن سەر هەرێمی کوردستان بە جوولەکە ناوێرن بە دروشم و بەمانە بانگەشەی ئەوواکەن بڕوخێ دەوڵەتی جوولەکە و بژی خەڵکی فەڵەستین و ئەمانە بەم ڕۆژگارە ژن و مناڵی فەڵەستینی زۆڵمیان لێ ئەکرێ لەژێر ڕەحمەتی بۆمبارانی جوولەکەیان ئەمانە غیرەت نایەنگرێ بچن لە غەزە خۆ من ناڵێ معنی بچنەوە بکەن بەڵام ئەڵێم غیرەت نایەنگرێ بچن ئەوە بکەن بە کوور دەوێرن لەبەری کورد دەوڵەتی نییە و دۆستی کەم و ئەوەیە مۆزوعەکە. باشە تەسەورەکەی ئەمە چڕ بێتەوە یان جارێ بەس پەیامە بۆ ئەوەی کورد بێکەستر بێ کورد بێ پاڵپشتر بێ؟ ئەزانی ئەوە بەسراوەتەوە بۆی کە ئەو مەحاولە دیپلۆماسیانی کە ئێستا لە ئارایە لەلایەن ئەمریکا و یەکێتی ئەوروپا و هەندی دەوڵەتی ئیسلامی وەکو قەتەر و ئەمانە هەتا چەند لۆبیەکانیان سەر ئەگرێ بۆی شەڕەکەی هی غەزە بۆستێ ئەو شەڕە بۆستێ وەکو چۆن شەڕەکە دەستی پێکرد تەسیری هەبوو لەسەر ئێرە شەڕەکەش بوەستێ دیسان بە قەناعەتی من وەزعەکە زۆر هۆنە بێتەوە. ئەمڕۆ محەممەد شیع سوودان سەرۆکوەزیرانی عێراق قڵێ پێویستە بە خێرایی هێزەکانی ئەمریکا عێراق چۆڵ بکەن. ئەمە ڕوودانی ئەم بابەتە یان شتێکی لەو بابەتە ئەگەر بە گریمانە وەریگرین بڕوات چی لە عێراق ڕوودا پێتوانیە مەسەلەن چینە ناو جەنگێکی ناوخۆیی لانی کەم مەسەلە کورد و کورد نا مەسەلەن هێزە شیعەکان هێزە سونەکان گروپێکی تیرۆریستی مەسەلەن سوزانم هەر ئەنواع و ئەشکال ناو هەیە. ئەزانی کاکزانە بەس پرسیارەکەوەیە ئایا سوودانی ئین ئەو قسەی بەڕاستە بۆ ئەعلامە یعنی خۆی بەڕاستێتی ئەوە ئەمە یەک دووهام ئەمریکا زلهێزە هۆکاری بوونی ئەمریکا لە خۆرهەڵاتی ناوەڕاست ینی خۆ بەس لێرە نییە لەکوێت هەیە لە قەتەر هەیە لە سعودیە کە مەکەی ڕێیە کە پیرۆستترین شوێنی هی موسڵمانەکانە لەوەیە لە ئوردون هەیە لە سووریا هەیە لە تورکیا هەیە ئەمانە هەموو دەوڵەتی ئیسلامین ئیتر خۆ ئەوە نەبووە هین ئەمریکا بڵێت خۆی یارمەتی هەیە من لێرە بم ئەم هاتوو بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆی بۆیە هەتا ئەو کاتەی کە ئەمریکا هەست بکات یعنی منطقی سیاسی واڵێ هەتا ئەو کاتی ئەمریکا هەست بکات کە بەرژەوەندەکانی لە مەترسیان
ئەگەر بە بیانووی ئەوەش بووە بۆ پاراستنی بەرژەکان ئەو بەرژەوەندیانی خۆی لەم مەنتیقا نامێنێتەوە ئەمێنێتەوە. پێت وایە بە فەرموکردن یان بە ڕەتکردنەوەی ئەمریکا واز و بەرژەوەندیانەی بێنە لە عێراق بە هیچ جۆری بڕواناکەم وابێ چکە بەرژەوەندیەکان ئەوە گەورەن سیاسەتیش بەشێکی زۆری سیاست بەرژەوەندیەکان ئاڕاستەیەکەن نەک بیر و باوەڕ لەم سەردەمەیە ئەوەیە یەکی شوبات نزیکە بەڵێ وایە ئەگەر بیرت بێ تازە جەژن بوو مەسەلەن یەکێتی و پارتی لە هەولێر و ماڵبەند و لق هەبوو تەقینەوە ڕوویدا وانە ئەمریکەکان کە چوونە لای قیادەی یەکێتی و پارتی وتیان ئێوە بۆ تێناگەن ئەوە تا لە یەک سەعاتە لە یەک کاتە سەرکردەکانی هەردوو لاتانیان بە ئامانج کرد خوێنی هەردووکتان تێکەڵاو بوو بریندارەکان تا لە خستەخانەیەک بوو وەرن ئاش ببنەوە. ئێستا عینە شت بە زۆرێکی تر هەیە مەسەلەن ئەگەر درۆنێک لە سەر مەتاڕی هەریر بێ یان مەتاڕی ئەو بەشەی هاوپەیمانانی لێ لە هەولێر یخۆ لە چەمسەماڵی شێو لە شارباژێڕی شێو لەوی تری لە پێنجێنی شێو لە قەندیلی شێ ئەگەر قرارە لەوێ بیان و ئەمریکا بە لێرە بیان و پەکەکەیە بەڵام ئەمریکا لە هەموو شوێنێکە پەکەکەش لە شوێنی نزیکترەگەت پێ ناکەتەوە درۆنی بەوەستێنی وانە ئەم پەیامە پێت وا بێ تەوزیف بۆ یەکێتی و پارتی ئەزانی ئەمە چۆن تەوزیف بۆ با ینی من جارێکی تریش هەر لەم هەفتەیە لە چاو پێکەوتنیاوتم ئینسان با بە جفرە قسەنەکە بەڵێ حقیقت ئەوەیە ئیتر ئێمە حەزمان لێبێ و حەزمان لێ نەبێ بەڵێ لە دەرەوەی هەرێمی کوردستان یعنی بڵێن ڕایگشتی ئەوەی کە قساکە ئەوەی کە ئەنووسێت ئەوەی کە خەبەرێ جوزێتەوە هاتوون هەرێمی کوردستانیان لای خۆیان بە دوو بەش تەقسیم کردووە وای بۆ ئەچن کە هەرچی لەو دی و دێگەڵەوە تازار خۆیە ئەمە لە هەوپەیمانیە کە لەگەڵ ئەمریکا هەرچی لەم دی و دێگەڵەوەیە هەتا تۆ بڵێت دەربەنی خان و خانەقین و ئەمانە لە هاوپەیمانیە کە لەگەڵ رووسیا چۆن بە غێری مباشر لە ڕێ ئێرانەوە ئێمە خۆمان ئەو تعریفەی خۆمان نەکردووە خۆشمان نایزانین ئەگەر ئێمە ئەوەنە دۆستی ئەم زلهێزە گەورانە بین ئەی عەجەبە بۆ تا ئێستا دەوڵەتمان نییە ئەنجا ئەم بیانوە ئەمی کە پێمانەگرن وەکو تۆ باسی کرد ئەمە بەشێکی هی ئەوەیە کە ئێمە ساحبی کیانی سەر بەخۆی خۆمان نین ئەو کەسەی کە ئەبێت بێتە دەنگ ئەو کەسەیە کە زۆری بڕوا بە دەوڵەتی عێراق و سیادەی عێراقی و نازانم کاروجودی نیەوە دەوڵەتی عێراقە کا بێتە دەنگ نەک پارتی وێشێتی نەک حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە لە شتێکی تری زۆر ئیسفادیان کردووە ئەوەیە کە ئێمە یەک نین لە ناو خۆمانە ئێمە درز لە بینمانە هەیە بۆیە هەرچی ناحەزی میلەتی کورد و سەروەری کوردستانە سوود لەو مەسافەیە وەرەگرێت کە کەوتۆتە بینمانەوە لەوەیە یاریەکە ئیتر دەردی ئەمریکەکان و تویانە ئێمە هەتا ئێستاش دیارە نەگەیشتونێتەوە قەناعەتی کە ئێمە یەک میلەتین ئێمە لە ناو بەلەمێکین کە درزی تایە ئاویش بە بەردەوام یەتە ناو بەلەمەکەەوە سەری ئەوە ناکات تۆ ناوت چییە من ناوم چییە تۆ سەر بە شە حیزبێکی من سەر بە شە حیزبێکم کەن و قوم بوو لە ناوەڕاستی دەریایەکەین هەمومان بە یەکەوتیاچین باش دوێنێ سوپاسسالا یانی نە سوپاسسالار مثلەن سەرپەرشتیاری هێزەکانی ئەمریکا لە عێراق و سووریا لە هەرێمی کوردستان دوو بەرپرسی باڵای پارتی بینی دوو بەرپرسی باڵای چیتی بینی ینی فەرقی پێ ناکردن بەڵام مەسەلەن ئەو تەقسیماتی کە بەڕێز دێڵێ ئەمریکەکان تا ئێستا مەسەلەن ڕەنگە بەهۆی حدودەوە یەکێتی تحصیل حاصل ناتوانێت مەسەلەن ناتوانێت پارتیش لە بەرامبەر تورکیا ناتوانێت بەڵام پێت وایە ئەو بەرێ بە تەواوەتی دابەش بوو بێ دەستیان لە خۆیان شوش بێ جاگەروابین یعنی احتیاجوین وانە ئێمە من لە قسەکان ماوتم ئێمە خۆمان نە ئێمەی پارتی نەیەکێتی خۆمان تەقسیم نەکردووە بەسەر یەکێتی لەبەری رووسیا بێت و ئێمە لەبەری ئەمریکا ئەمە یەک میلەتین هیچ منطقێکی دنیا و قبول ناکە واژ نییە شتەکە بەڵام ئەڵێم وامان پێ ئەڵێن ئەجا من دڵنیام کە ئەوانی کە هێرشەکەنە سەر هەرێمی کوردستان هەر لایەنێک بێ لەسەر ئەساسی ئەو بۆچوونەیکە ئەو قەناعەتی خۆمان باشە قسەیەک هەیە وەکو جەناب دوتت بە کۆت قسە نەکەین مەسەلەن باز لەو کرێوانی کە درۆنەکانە تەقێنن ئەوانن کە لە مقاومەی ئیسلامین مقاومەی ئیسلامیش ئێران دامیان بکە ئەم پرۆکسی ئێران بن مەسەلەن بە زۆرێک لە جۆرەکان پارتی پەیوەندی لەگەڵ ئێران چۆنە واللهی ئێمە ئەگەر بیرێ بێ لەم ڕۆژانەیە سەرۆکی هەرێم کە لە پارتی دیموکراتی کوردستانە سەردانی هی قۆنسوڵخانی ئێرانی کرد بۆ تەعزیەکە و بۆ سەرخۆشیەوەمانە و تاکیدی کردەوە کە ئێمە زۆر لامان مهمە کە عیلاقەیشی باشمان لەگەڵ ئێرانە هەبێ
لەبەر زۆر هۆ لەبەر عیلاقەی بازرگانی لەبەر ئێمە حدودەشی دوور و درێژمان هەیە بە ئێرانەوە هەردووکمان بەرپرسین لەوەی کە سنووری یەکتری بپارێزین لە نزیکبوونی نەژادی ئێمە و ئێران چ زمانی کوردی و فارسی بێ چ فەرهەنگمان بێ چ ئاینمان بێ نزیشن لەیەکەوە ینی معقول نییە ئێمە دوو دراوسین کە ڕابردوومان هەیە بەیەکەوە کە جمهوری ئیسلامی ئێران موقفی زۆر ڕێک و پێشی هەبووە لە سەردەمی نەهامەتیەکانی ئێمە معقول نییە بینمان خراپە ئێمە و جمهوری ئیسلامی ئێران بینمان خراپ نییە بەس کۆماری ئیسلامی ئێران بینی لەگەڵ خەڵکی تر خراپە ئیتر ئەو خەڵکەش جارجاریێنە منتیقی ئێمەوە ئیتر لەوانەیە بوانی بڕێژێ بەسەر تورکیا بە ئاشکرا ئەڵێ بە نمونەیەکی هاوپەیمانێتی هەیە لەگەڵ پەکەکە یەکێکی ڕەتێکاتەوەڵێ هێزێکن هەن لە مەسەلە لە دیاربەکر هەن لە شارە کوردیەکان هەن یعنی ڕەنگە نەتوانرێت نە پارتی ڕێگری لەوانە بکە و نەیەکی ڕێگری لەوانە بکە ئەمانە بیانونین بۆ بچووبوونەوەی قواری هەرێمی کوردستان دڕدەنگبوونی زیاتری هاوڵاتی هەرێم بێ ئومێدبوونی هاوڵاتی هەرێم بەڵام هێشتا لە ئاستی باڵا ئەو درک پێکردن نییە بۆ ئەوەی ڕەتی ئەو بابەتە بکرێتەوە یان ئەبێ ئەو درک پێکردنە لە چیا تەوزیف بکرێت کاگاری ئەو درک پێکردنە ئێمە کە باسی هین ئاستی باڵاکەین لەگەڵ ئەو پەر ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو هێزە سیاسەکانی تری کوردستان باسی یەکێتی و پارتیەکەین لەبەر جومگەی سەرەکی حکوومەت و بەڕێوەبردننی ئەم وڵاتە یەکێتی و پارتین یەکێتی و پارتی مەسئولیەتی تاریخیان و ئەخلاقیان لەسەر شانە کە هیچ شتێک ڕێگر نەبێ یعنی بربەست نەبێ لە پێناو بەرژەوەندی گەل و سەروەری خاچی پیرۆزی کوردستان نابێ ئێمە یەکێتی من چەند جار ئەمە وتۆتەوە ئێمە یەکێتی لەسەر هیچ شتێک ڕێک نەکەوین ئەبێ لەسەر دووشت متەفق بین بەرژەوەندی گەلی کوردستان سەروەری خاچی پیرۆزی کوردستان ئیتر با لە شتی ترا جیاواز بین هیچ کێشەمان نییە بەڵام لەم دوانەیە نابێت جیاواز بین بەڵام هەموو جارێک کە ئێمە و یەکێتی سەرکردایەتی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوە ئەکەن قەنەعەتی من وشیلەکە لەویایە کە ئەم دانیشتن و ئیتیفاقاتانە لە ئاستێکی باڵایە ئەمێنێتەوە بەڵام شۆڕ نابێتەوە بۆ خوارەوە یعنی با مەکتەبی سیاسی ئێمە و یەکێتی ڕێبکەون ئەگەر ناوچە و کۆمیتا مەڵبەند و لەق مۆڕە لە یەکتری بکەن ئیتر ئەم ڕێکەوتنە شانسی سەرکەوتنی زۆر کەمە چونکە ئەبێ بێتە خوارەوە ئەبێت ڕۆژێک بێت هەواڵانی ئێمە لە پارتی و ئەوانەی یەشەتی لە ئاستی کۆمیتە و ناوچەیە لە ئاستی مەڵبەند و لقا جارجار بەیەکە و دابنیشن چایە بخۆنەوە مناقەشە بکەن قەیچێکە با بیر و ڕایان جیاواز بێ ئێمە دوو حیزبی جیاوازین ئێخۆ نابێ وەکو یەک بیرکەینەوە بەڵام هیچ نەبێت لە سیستەمی بیرکردنەوەی یەکتری تێبگەین نەک لە دوورەوە تەشهیر بە یەکتری بکەین من و جەنابە من لەم دی گۆیژە تۆ لەو دی گۆیژە هەتا بەیانی هاوارکەین هیچمان لە یەکتری حاڵی نابین بەڵام کە لە دەوری مێزێک دانیشتنی جۆمان بۆ یەکتری گرت ڕێزمان لە یەکتری گرت لە بۆچوونە نزیکەکان و جیاوازەکانی یەکتری تێگەین ئەوە یارمەتیمانەیە بۆی بەیەکەوە وڵاتە بەرین بەڕێوە ئەنجا ئەو کاتە ئەگەر سەرکردایەتی حیزبەکانیشمان تۆزێ ژیر بن بە فشاری قاعدەیەکی خوارەوە ئەتوانی سەرکردایەتی خۆ مەجبور بکەیت کە لە دەوری مێزی بەیەکەوە دابنیشێ لەو تەجروبەیەم لە کەرکووک بینی ئەوە کەرکووک بەڵێ لە تەجروبەیە مەسەلەن لە بانگەشەیە پارتیەکە حەزیان ناکرد لە قیادە مەسەلەن قسە بە یەکێتی بوترێ یەکێتیەکانیش خۆیانە بواردلەوە لە جەماوە قاعدە ئەڵێم مەسەلەن لە ڕۆژی تەواوبوونی انتخاباتەکە هەردووڵاکە لە یەک سیارەوە مەسەلەن لە قەڵابێکەوە بوون بێکەوش مقابلەیانە کرد لە دووڵای خۆ کورسەکانی پارتیمان بەدڵنیە بەزارە لە پەڕی کورد دەنجێناوە ئەنی ڕەنگە و پەیامە گەیشت بێتە مەسوولی لقی پارتی لە کەرکووک و بڵێ با دانیشی لەگەڵێکیتەوە لە دوانێکیدا پێش بەرنامەوتت وتم کاگاری چ باسەوە چڵاوەیە لە قوماڵبەند کۆ بوونێتەوە و خەبەرێکی خۆشە ئەی تەمان من چەند ڕۆژێک یعنی پێشەوەی کە ئەم کۆبوونەوە بکرێ لە بینی مەڵبەند و لقا من وتارێکم نووسیم کاچی خۆ ئێستا ژێڵێمەوە خەڵکی کوردستان خەڵکی کەرکووک خەڵکی خانەقین لێمان ئەپارڕێتەوە کە یەک بین شەرمە بۆ ئێمە یەک نەبین هیچ شتێک لەوە لە بەرژەوەندی ئەو دوو بەرژەوەندەی کەوتم گەل و نیشتیمان یعنی بەرزتر نییە نابێت کێشەی ئێمە و یەشێتی ئەوە بێکە محافظ لە ئێمە بێ یا لە یەشێتی سەرۆکی ئەنجومەن لە ئێمە بێ لای یەشێتی ئەمڕۆ ڕۆژی ئەوە نییە ئەو نەتیجەی کە لە کەرکووک دەرکەوت کاکە زانە مەترسیدارە چونکە ژمارەی کورسیەکانی ئێمە لە هی عەرەب و تورکمان کەمترە
ئێمە جەنابی مەلا مستەفای ڕەحمەتی بە کەرکووک ئەڵێ دڵی کوردستانە، جەنابی مام جەلال وتوێتی ئەوە قودسی کوردستانە. چۆن ئەبێ ئێمە لەسەر قودس و دڵ لەسەر هەموو شتێکی تر جیاواز بی، چۆن ئەبێ لەسەرەوە یەک نەبی؟ هەر معقول نییە. باشە با جارێ ئەوەکەین بە تەوەرێشتە تۆزێ بەرفراوانتر لەسەری قساکەین، بەڵام یەکێتی و پارتی کە ئەو شێوەی ئەبینن بەڕاستی ئەو دابەشبوونی کە بەڕێزوتر لە دەرەوە تعریفی بۆ ئۆکرێ خۆشیان ئیرادیان لە دەستداوە مەسەلەن پارتی بەرامبەر تورکیا و ئیچیتی بەرامبەر بە ئێران؟ نا من بڕام وایە، من دایمەوە قسەم کردووە بە قەنەعەتی من دووبەرەکی کورد نەکرد ئێستا لە 100 ساڵەوە پێشەوە 150 ساڵەوە پێشەوە دوو هۆکاری سەرکی هەیە، بەشێکیان خۆمانی ئەوەی مناقەشەیتیانی، بەڵام بەشێکی دەستیا دەستەکانی دەرەوەن کە مەسلحەتیان لەوەیان نییە کە کورد یەک بێ، لەبەری کە کورد یەک بێ یەک مشتە بێ و بە قووەت ئەبێ شانسی نزیک ئەبێتەوە لەوەی کە بتوانی کیانی خۆی دروستکە. اینجا ئەمە لەوانەیە لە بەرژەوەندی هەندێک لایەن نەبێ، بۆیە لات ئاسایی بێ، یعنی کەڵام ئاسایی بێ نەک پێ خۆش بێ، بەڵام باوا بڵێم لات غەریب نەبێ دەستی دەرەچی هەموو هەوڵێکی خۆی بە بۆ ئەوی مەسافەی پارتیویشێتی زیاتر و زیاتر بێ یەکتری نەک نزیک بنەوە. باش کاگاری پێشتر کاک فازڵ زوو ئەو تالیقانەیەدا لە ڕەوانبێژیە وانە لە پراگماتیکە کاک فازڵ زیرەکە کاک فازڵ میرانی مەسەلەی وت کاکە مە نازانین لەگەڵ برادرانی چیتی لەگەڵ چێ کۆبینەوە ئێستا یەکێتی یەکسەرۆکیە و یەک قەراریش تەواو کە قەرار درایە قەرارە گاتە ئەعلام و بە ماوەی 24 کاتژمێر لە هەموو کۆمیتەکانە کەمتریش نەک هەتاکو سەرکردایەتی مەکتەب سیاسی ئەو وەختە پارتی زۆر لەگەڵ یەکێتی کۆبەوە کە قەرار دابەش بوو. ئێستا کە یەک قەرار هەیە بۆچی کۆبوونەوەکان نابیندرێن مەسەلەن بڵێن وەرن تەکبیرێ بکەی لە حاڵی کوردان؟ ڕاست بۆیە لە ئێستا ئازانی یعنی چه ئادرسێک هەیە لە ناوێشێتی نیشتیمانی کوردستانە کە تۆ لە دەرگاکە بێت و بڵێ کاکەوەرە با دانیشتن قسە بکەین ئێستا هەیە. بۆیە ئەوەش معناوێ کاک فازڵ هین ئەو بیانۆشی نەما باشە بۆ ناکرێەوە ئەبێ چەند ضرورە بکرێ بەڕاست زۆر ضرورە بکرێ. ئەزانی کاکە زانە من لەم بەرنامەی تۆیە لە زۆر شوێنی تر بە وتار یعنی لە سیمینار و ئەمانەیە باسی ئەوم کردووە بە دوور و درێژی وازام هەمووشمانەی زانین ینی کەس نییە لە کوردستانەوە نەزانێت. ئەمە ئەم کێشەی بینی ئێمەویشەتی ڕەگ و ڕوشاڵی تاریخی هەیە. مصیبەتەکە لەوایە کە ئێمە ناهاتوین یا نقطەیەک دابنین بچینە سەری دێر یا پەڕێکی تازە هەڵبێن و بڵێ کاکە لەمەوە باسی ئەم قەزیانە ناکەین 1 2 3 4 5 ئەمانە یا ئەوتاوە بکەین یا دابنیشین هەرچی قسە لە دڵمانایە بەرامبەر یەکتری زۆر بەڕاشکایی بیکەین بۆی بێتە دەرەوە ئەو بغزوچینەی ئەگەر هەبێت ئەو بغزوچینەیە نەمێنێ ئەو مشکلەکەیە. بەڵام ئەوەی منەی بینم یعنی ئەوە هەنگاوێکی زۆر گەورەیە ئەوەی کەرکووک ئەجا وە بزانم هەموو کەسێکی جەزانێ نەمەڵبند و نەلق ناتوانێت بەسەر بە خۆی شتیوا بکە بەبێ گەڕانەوە بە مەکتەبی سیاسی. معنای ئەوەیە لە تۆپی پارتی وشێتیە نێتێکەیە دەردی فارزەڵێ چراغی سەبزیان ناونەتێ گڵۆپی سەوزیان داونەتێ کە ئۆکەی گۆوان اینجا ئەمە یعنی خەریکە شت دروست هەبێ شتی باش من قەناعەتم وایە. هەرێمی کوردستان بەو دۆخی ئێستا هەیە لە ڕووی سەربازی لە ڕووی ئەمنیەوە بەرەو چی هەنگاوانەیە بە ئێستا بە تقریبا شۆقیەکەیە کاک ئاری ناشارینەوە ناکرێت بیشارینەوە تێناگەم لە پرسیار مەسەلەن بەو شەڕە درۆنیە بەو حاڵەتە نائەمنیە مەسەلەن گەیشتە سەر هێزی پێشمەرگە بەو شێوەیە بەردەوام بێ گەر کورد نەڵێ مەسەلەن هەمویان لانیکەم وەکو حکوومەت خیتابێک بدەن کە خەڵک بڕاستی هەست بکە کە یەکێتی و پارتی و گۆڕانیشی تیا ڕەتی ئەو بابەتە ئەکەنەوە مەسەلەن خۆیان ڕێک نەخەنەوە خۆیان فۆرمۆلە نەکەنەوە دۆخەکە بەرەو چی هەنگاوانێ ئەگەر یەک نەبین موسیبەتی گەورە ئەگەر یەک نەبین یەک وەزعەکەش هەروە بڕوا ینی شەڕەکەی غەزا هەروە بەردەوام بێ ئەگەر یەک نەبین ئەبێ تووشی موسیبەتی چاوەڕێی موسیبەتی گەورە بین هەمومان بێکەوە. باش ئەگەر پارتی لە شوێنێک کاشکا بەمانای چیە و یەکیچێتی لە شوێنێک کاشکا بەمانای چیە؟ بۆ من بۆ ئاری هەرسین بۆ حەقیقەت بۆکە هیچ فەرقی نییە هیچ هەر کورد نییە هەر کووردە. من زۆر جارە قسەم کردووە ئێمە هەر کاتێ یەک بین یەک بوو بین زۆر بەقوت بووین هەر کاتێک کە
لێکدابڕین هەبوو بێ زەعیف بوون و زۆر بە ئاسانی بە هەردووکمانەوێرن ئەو چیرۆکە کۆنە سادەکەی کوردەواری کاڵێ دارەکان ئەم پنجانە بە ئاسانی ئەشتێن بەڵام کە مشت بوو ناوەیە باشە کاگاری ئێستا بابینە کە مادام وایە ببینە سەر پێش بچینە سەر بەغا بینە سەر دۆخی کەرکوو یەکێتی لە خانەقین کورسێکیە لە دەستخۆرمات و کورسێکی لە پێچ کورسیە و پارتی لە مووسڵ چواری هەیە باشە بۆ ئەوە نەبێتە سەرەتایەک دەست پێکێک مادام ئەو گڵۆپە سەوزە هەیە ئەو چرا سەوزە هەیە بێتە سەرەتایەک بۆی کێچێتی بڵێ فەرمە پارتی بڕۆ بە دوو کورسەکەی میشەوە بڕۆ دانوستانەوە ئەوەن دامێکە نێرم بیکەنە لیژنەی دانوستان باکەڵک بڵێ ئەمە کوتلی کوردیە مەسەلەن پارتی بڵێ یەکێتی بڕۆ بە دوو کورسەکەی میشەوە بڕۆ بۆ دانوستان یعنی زەرەر چێ زەرەرەکە کەس زەرەر ناکە هەمومان قازانجەکەین دوای ڕەنگەیەکێتیش لێرە مەسەلەن بڵێ بینێ انتخاباتمان لەبەر ئەزانی کاکەزانە ئێمە ئەگەر ئەوە نەکەین ئەم نمونەی کە تۆ هێناتەوە ئەگەر ئێمەوە نەکەین دوو زەرەرەکەین زەرەری یەکەم هەر بۆ خۆمان عیبە یعنی میلەتێکە ئەو هەموو خوێنی ڕشتووە لە پێناو بۆ نمونە لە پێناو کەرکووکە ئێستا کە هیتە سەردان وسان تۆ لێک پترازەی هەر بۆ خۆمان عیبە ئەمە یەک دوو بێنە بەر چاوی خۆ ئێمە ویشەتی بە دوو ئاڕاستی جیاواز بچین مزاکەرە بکەین لە کەرکووک ێ باشە دوای ئەوەی کە مەحافزدانرا و بڵێن تەشکیلەی ئەنجومەنی پارێزگا کرا ئێمە چیمان بەسەری بەرامبەر یەکتری ئێمە سنگەر لە یەکتری ئەگرین ئێمە تیروشیر لە یەکتری ئەسوین ئێمە قوڕەکەین بەسەر کەرکووک کاتە ئەو کاتە هین عەرەبی شۆڤینی سوئیستفادە لەوە وەگۆ ئێستا هەیە ئەمە ئێمە بۆ ئێمە لە ئۆکسسیژین زەرورتر یەکریزی بووە لە ڕابردووە ئێستاژ یەکریزیە و لە داهاتوو شەهروا بێ ئەو کەلیمێ زۆر سووا حەزەکەم حەجکی بۆ بدۆزینە ڕاستە ڕاستە باشە ێ بەس چی بکەین یعنی تۆ هەندێک شت ئێستا من خۆم هەندێک جار کە من عادەتەن کە مقابلەکەم دوایی سەیریەکەمەوە نەک لە بەری معجیبم بەخۆم بۆی بزانم شتی خراپ نەوتووە یا کەم و کوڕەکانی خۆم ببینم بۆی جای تر دووارەی نەکەمەوە من هەنێ جار یعنی ئەم بۆ نمونە ئەم مەسەلەی یەکریزیە ئەمەمان باس کردووە ینی خۆم حەزی لێ ناکەم بەڵام تۆ چی ئەەکەی تۆ جارێک بە منەڵی ئاری ئەمە سپیە دوو جار پێمەڵی سپیە سێ جار پێمەڵی سپیە هەر پێمەڵی سپیە تۆ ڕێگەی تر نییە لەوانەیە کەلیمەی تر نەبێ بۆ سپی بۆیە ناچاری باش دیقەتدا لە پرسیارەکانی من لە تەوەرەکە لە سەرەتا ئۆزین هێرش درۆنیەکانەوە دەستم پێکرد لە مەترسیەکانەوە دەستم پێکرد ئەزین جاران من لێرە لەسەر ئەو مێزە میوانەکانم کە هات یەکەم شت لەسەر چی دەستم پێکرد ژیانی خەڵک خراپە مەترسەکە ئەزانی مەترسی ئەمنیەکە بۆتە ئەولویەت ئێستا ژیان بۆ ڕاستە ژیان زۆر ئەوە بەڵام تۆ کە ئەمنیەتت نەبێ بە هەموو ڕۆژێ هەموو هەفتەیەکیش موچەوەەر بگری چ سوودێکی هەیە کەواتە ئێستا دۆخی هەرێمی کوردستان دۆخی حکومڕانی هەرێمی کوردستانیش بۆ شێوەی کاگەڕ مەسەلەن پەرلەمانمان سڕ کراوە ئەنجومەنی پارێزگاکانمان دادگامان نییە و مەبەستن ئەنجومەنی دادوەریەکە هەبوو لە هەرێمی کوردستان بەو شێوەیە ناتوانێت ئیش بکە باشە بەو شێوەیە ئێمە لە ڕووی حکومڕانیەوە بەرەو شوێن خۆی بۆ ئەوی بتوانم باش یاوە دیسانها ئێستا بە درۆن هێرش کراوە سەر فڕۆکەخانەی هەولێر کاگاری ئەزانی ئەمە تقریبن ئەمە 25 دقی بەرنامەکەی من لەسەر ئەمنیەت قساکەین زارە من لەگەڵ جەنابیشتامت کاگاری کێشەی موچە بیرتە چەند جار باسی کێشەی موچەمانە ئەنی بەداخەوە ئێستا ئەولویەت گۆڕاوە کە ئەمە بەڕاستی بەسزێکی خەتەرناکە بۆ ئێمە ڕاستانەی شارینەوە ئەزانی کاکزانە خواستێک هەیە بە تایبەتی لەناو عەربی شۆڤێنیستە کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان نەکرێت بۆ یا هەتا بتوانن دوای بخەن بۆچی ئەگەر تۆ هەڵبژاردنە نەکرد ناتوانانی تشکیلی حکوومەتی تازە بکەیت کە تۆ هەرێمێک بی وەکو خۆت وەصفت کرد ئەگەر پەرلەمانن نەبوو حکوومەتەکەش دانی پیانەنرا چکە لە بینێ سبێنە شتێکی بۆ دۆزنەوەڵان ئەمە کار بەڕێکەرەوە ئەمە حکوومەت نییە و نازانم چی ئەم عەرەبانە ئیتر بە ئۆتۆماتیک تۆ ئەو شەرعیەتەی کە پێویستە هەو بێت بۆ ئەوی کە پێ بڵێن هەرێم لێ دەسەنەوە کە ئەویان لێسەنیتەوە معاملەی چوار محافظە لەگەڵاکەن بەجیا اینجا بۆیە ئێمە ئەبێت هەموو هەوڵێکی خۆمان بین کە هەڵبژاردن بکرێت لە پێش ئەوەی کە هەوڵ بین هەڵبژاردن بکرێت ئەبێ یەک بین ئەبێ بە یەکەوە بسازین هیچ شتێک تەنازول نییە هیچ شتێک
لەبەری هیچ شتێ لە کورد و کوردستان مهمتر نییە. پێش ئەوەی پارتی بین ئەبێ کورد بین، پێش ئەوەی یەکێتی بین ئەبێ کورد بین. ئەنجا بچینە پرۆسی هەڵبژاردنەوە، هەوڵی جددی بۆ بین، ئەو خەونە ڕەزاگرانەی شۆڤێنیست نێتە دی کە ئەوەی کە هەمانە ینی وەکو میلەتی کورد لەسەر عەرز ئێستا تەنیا هەویەیە کە هەیبێ ئەم هەرێمی کوردستانەیە، ئەم قەوارەیەیە بۆی کە ئەوەش لێ نەسەنەوە یا هەر ئەو ڕێگەیە هەیە، هیچ ڕێگەی تر نییە. باشە بۆ ئەو مەسزانە من لای زۆر پرسیارە بۆ مەسزانە ناگات. ئەو تا مەسە باسی چیمانە کرد و گروپی مقاومە ئیسلامی لە عێراق هەر خێراش بەناو مقاومە ئیسلامی. بڵێ خۆمەش مسلمانی ئەقەی ناکە بەناو ئەوانە مسلمان نین. بڵێ ئەوە تا مەسەلەن بردومان کرایەوە، ئەوە تا حاڵی مامۆستا بەو شێوە، ئەوە تا حاڵی ژیان و جیرفانی خەڵک بەو شێوە. بۆ نمونە گەر وەفدێکی حکومی حزبی تشکیل بێ، سیاسی تشکیل بێ لە هەرێمی کوردستان، بۆ نمونە لە ئاستی هەرە باڵە بڕوا، بۆ نمونە کاک بافڵ و کاک مەسعود، کاک مەسعود و کاک بافڵ بەیەکەوە واز لەو ئەوانە بێنین بەڕاستیە بە حکومڕانی و چێچ و شاندێکی ئەوە نیە شاندێکی وەزارەتی دارایی لە بڵێن ئێوە چیتان لێمەوێ وەرن اتفاقی نێوخۆیان بکەن و بژڵێنە وەرن ئێمە بڕیاری دادگای فدراڵی بدرێت قەرار لە 21 مانگای گلای کاتەوە هەڵبژاردن بکرێ و پەرلەمان و ئەنجومەنی دادوەری و زانی و قسانی من ڕەنگە زۆر ڕۆمانسی نانە ڕۆمانسی نیە، بەڵام حقیقەت نانە خوازراوە قسانی تۆ. بڵێ هەموو کوردی خەوی پێوبینیەوە، بەڵام من شعرێک هەیە یەک دێڕە زۆرم وتۆتەوە لەم بەرنامەیە شاوتومە هینی شکری فەزلیە ئەم ساڵی 1970 20 شتێکی وانووسێتی بۆ شێ مەحموود یەک دێڕی یەک بەیتی ئێستا بۆ تۆیاڵێمەوە بۆ ئەی کە ئەمە ڕووبە ئەڵێ سەرەتای ئیش هەموو یەک بوونە ئەویش نابێ هەتا هەر برینێکرە دڵتا بوو سار ڕژینەکەی سەرەتای ئیش مەبەستی چییە؟ ئەمەی کە جەنابی سەرۆک بارزانی و لەگەڵ کاک باڤڵ بەیەکەوە دابنیشن و مەسەلە لەگەڵ دەوڵەتی عێراق قسە بکەن ئەمە کاتێکە بێت کە ئێمە وێشێتی یەک بین هەر برینێ کرد دڵ تا بێ سار ڕێژینەکەی تۆ ناتوانانی بەیەکەوە ئیش بکەی ئەگەر لە ناخی دڵتا بیر لە تۆڵە بکەیتەوە و ڕقل لە یەکتری بێت و یەکتری ببغزێنیت و ئیتر چۆن نتوانانی ئەوە بکەیت بۆیە هەنگاوی یەکەم کاکزانە ئەوەیە کە ئێمە و یەکێتی بگەینە سازانێکی استراتیژی نەک پێکەنینی بەردەم کامێرە و تاوقەی گەرم و ئەوە نا بگەینە ڕێکەوتنێکی استراتیژی لە پێناو مەسلحەتی ئەم میلەتە و سەروەری خاچی پیرۆزی کوردستان ئەو کاتە ئەوەی جەناب دەڵێ نە ڕۆمانسیەتە نە خۆشخەیاڵیە زۆر بە ئاسانیەتە دی بەو شێوەیە بڕوا مەسەلەن ئێستاوە تا مامۆستا وەکو وتم لە پرسیاری پێشوە مامۆستا موچینی وتە لە بەشێکی زۆری هەرێمی کوردستان مەسەلەن دەوام نییە ئەوە چەند هەوڵە درێت و بەو شێوەیە دوو مەکتەبەی کاتەوە سێ نایکاتەوە تازە چارەنووسی خوێنەکەش ڕۆی تۆ کەوتە ڕەمەزانەوە کەوتە جەژنەوە ڕەتڵێک جەژن بەڕێگاوەیە و کە کوردیش جیرفانی بەتاڵ بجەژنی چیەکە بەڵام عوتڵات دێ و ئیتر کە کەوتیتە هاوینی شۆ خۆکەس لە ماڵەکەی خۆی دارە ناکە لەو بێکارە بەجاتێتە پۆلێکی خوێندنەوە بەڕاستی حەقی ئەوە نییە کە بەڕاستی ئێستا کاتی ئەوەیە یەکبوونێک هەبێ ئەو سا ڕێژبوونەوە بێت کە شکری فەزلی و جەنابەت تعبیری لێ ئازانی کاکزانە من لە ڕابردووە و دوێنێ خەوم پێوە بینیوە ئێستاش خەوی پێوە بینم ئارەزوش یەکەم بۆ داهاتوو ینی پیاو لەمە زیاتر ناتوانێت بڵێ ئەم پەرتەوازەی دوانە بەشێکی خۆمانین بەشێکی دەستێکی دەرەکیەکن حەزی بەمانە دەستی تێوە وەردەدا مەشاکلی بۆ دروستەکە بەڵام ئیرادەی ئێمە ئەبێ لەوە بە قوتر بێ نێڵین هیچ کەس یاری بە چارەنووسی خۆمان و میلەتەکەمان بکە ئەین بەڕاستی بۆیە یعنی ئێمە سیر لەوەیە ئێمە هیچ عیلاجێکی ترمان نیە جگەلەوە خۆزگە ڕێگەی تر هەبوایە بەس ڕێگەی تر نییە ڕێگەی تەنیا ڕێگەی ئەوەیە کە ئێمە و یەکێتی متفق بین لەسەر بەرژەوەندی گەل و سەروەری خاچی پیرۆزی کوردستان کە ئەم دوانە متفق بووین هیچ لە گۆڕێنێ باکاتەکەی جارێک بیرمە ساڵ و نیوەکە بێ وتم کاگاری بۆ موچە نایەت وتت بایەتی و پارتی ڕێک بن سبینێ موچە سبینێ موچە چارە سەرم ئێستا ژوایە ئێستا ژواڵم بە چۆنی مەسەن بەس ڕێگە ڕێگاکەت گۆڕ ئازانی نا سەیریکە دەوڵەتی عێراق لە من و تۆ باشتر دەزانێت کە حاڵی ئێمەویشەتی چۆنە بەیەکەوە و ئەزانەیە تۆ ئەو کارتی فشارانەی کە لەوانەیە بتوانی بخیتە سەر دەوڵەتی عێراق تەنیا کاتی ئەتوانی بیکەی ئەو کاتی کە پارتی ویشەتی یەک بن بە تەنیا ناتوانی ئێستا من نمونەیەکی بەسیط دێنمەوە کە
من ئارەزووی ناکەم ها ینی بەڵێ. بۆی بەغەڵەت لە یەکتری حاڵی نەبین چکۆ من ڕقم لە عراب نییە بەڵام پێم وایە داگیرکەرن ئەو مۆزوعشی ترە بەردانەوەی ئەو نییە وەکو ئۆپشنێک بەڵێ هەڵەن بۆ ئاوەکەی دەربەنی خانیا دوکان بەرنینەوە سەیریکە باش گریمان قسەکەت ئەگەر بیر نەچێ ئەو معلوماتێک دەمێ ئاوەکەی دوکانیان بەتاڵ کرد ئەجا با پێ بڵێم باش گریمان حکوومەتی هەرێمی کوردستان وتی کاکە ئێمە کارتی ئاو بەکارێنین ئەوی کاکە حەمەیڵێ ئەوەی کاک حەمێڵێ بەڵێ بەڵام ئەگەر پارتی بشێتی یەک دەبن هەردوو زۆن بن ئەمە جێبەجێ ناکرێ نمونەیەکی تریانەوە بەڵێ. مەسەلا بڕیارێگەیەن ئەڵێن کاکە گیان ئێمە ناڵین تایاری عێراقی لێرە بنیشێتەوە یخۆ ڕادەر بەدەست ئێمە نییە بەدەست ئەوانە ئەمە نیە ئەمەی هاتوچۆی تیارە ئەگەر ئێمە بۆ بەدیلێک بگەڕین باشێتی هەر بڵێ باشە ئەگەر ئێمە ڤێتۆی لەسەردا بنین جێبەجێ ناکرێ بۆیە ئەم ڤێتۆیانەی ئێمە بەرامبەرێکێتی وێشێتی بەرامبەر ئێمە ماڵوێرانی بۆ ئێمە دروست کردووە بەغاژ دەزانێت ئەوە هەیە بۆیە پاڵی لیاوەتە پشتێنەکەی کردوێتەوە بەغا کاتێک خەبەری ئەبێتەوە و مەراقی ئەبێت وە بە قسەمانەکە ئەو کاتەی کە بزانێ ئێمە ویشەتی یەشین لە بەرێزانێ ئەو کاتە بە قووەتین لە ڕووی عسکەریەوە بە قووەتین لە ڕووی ئەمنیەوە بە قووەتین لە ڕووی بازرگانیەوە بە قووەتین لە ڕووی سیاسیەوە بە قووەتین لە ڕووی علاقاتی دۆلیەوە بە قووەتین چکە هیچین بەڵام ئێستا لە چی بترسێ بۆ حساب بۆ بکە ئەوە تا من لە وتەکانی هەردوو بەڕێز هی کاک مەسرور بەرزانی و کاک قوبات تاڵەبانی جۆم لێ بووە کاڵێکا کە ئێمە هەرچیان داوا کردووە لە بەغا پێمان داون ئێ باشە شەڕی بە کوردە فرۆشی ئەی نیانە و ئەگەر نەوتەکە تەسلیم کەن ئیتر کوردستانە بێ بە شامی شەریف ئەکوا معنایەوەیە کاکە ئەمانە یاری بەکا دەکەن دادگای فیدراالیە سیاسیەن بەکاریە لە دژی هەرێمی کوردستان کوتلەی پەرلەمانیە یەک ئەگرن و ئیمزا کۆکەنەوە لە دژی هەرێمی کوردستان وەزیر مدیر عامێک دەتوانێت موچەی ملیۆنێک و 200 ئەوە خەڵک ڕاگرن مدیر عام یعنی بۆیە من ئەو قسەی کە تۆوتە ئەوتە سوودانیاڵێ هین ئەمریکەکانە بەزەی بڵێن سوودانی ڕاستە لەسەر کورسی هیچ سەرۆکوەزیران دانیشتووە بەڵام دەسەڵاتی سەرۆکوەزیرانی نییە خەڵکی تر هەیە زۆر پلەی لەو نزمترە ئەسڵ لە ماڵی خۆی دانیشتووە هیچ پۆستێکی حکومی نییە بە یەک تەلەفۆن دەسەڵاتی لە سوودانی زیاتر بۆیە ئەمە هەمووی من ئێستا ژەو قسەیەکەمەوە ئێستا ژێڵێمەوە پارتی وێشێتی یەک بن بەڵام یەکبوونی استراتیژی نەک بۆ هەفتەیە یەک بوون و دوو مانگ قسەیان نەبێ بێکەوە ناڵێم چکۆ ڕێکەوتن نییە بەڵام ڕێکەوتنی استراتیژی لە بینی پارتی وێشێتیا هەبێ کێشەکانی کوردستان لە پرۆسەیەکە هەمووی چارەسەر بێ باشە کاگاری قسەیەکێ هەندێک جار برادرانی یەکێتی مەسەلەن کە مناداریانەکەم یان مەسەلەن لێرە و لە تەلەڤیزیۆنەکانیان بینی غێر مباشر دەڵێن ئیرادەیەک لەناو پارتی دموکراتی کوردستان هەیە ئەو ئیرادەیە ڕێگرە ئیرادەیەکی عینادە ئیرادەیەکی مەغروورە ئەمە ڕاستیە نەخێر لەبەری لەناو پارتیشا خەڵک هەیە ئەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان قەرار بەدەست خۆی نییە بۆیە ناتوانین لەگەڵای دانیشین یەکێتیش هەروەڵێ باشە ئەم نمونونەکەی ئەو دیۆدی ئەمە کاکە ئەمە لە سیاسەتە پێڵەن شەڕەورە ئەمە وەکو شەڕە قسە وایە ئینسان ئاوە سیاست ناکا بەیەکەوە ئینسان بەیەکەوە دائەنیشێت جارێک دوو جار 100 جار 1000 جار مفاوزاکە بۆی بگاتە شتی مشتەرەک ئەم جۆرە قسانە ئێمە ناگەێنێتە هیچ شوێنێ ناوەی ئێماڵێم نەوەی یەشەتیش ئێمە بێ بگەڕین دەشوا مشتەرەکین ئێمە لە دووشتا مشتەرەکین لە دووشتا ئێمە بەرپرسیارین لە ژیانی خەڵک ئەمە یەک ئێمە بەرپرسیارین لە پاراستنی سەروەری خاچی پیرۆزی کوردستان با لە دەوری ئەم دوانە ئیش بکەین نەچینە جوزئیاتێکەوە کە هیچ قیمەتێکی نییە کە دوورمانەخاتەوە لە یەکتری بۆ شێوە بڕاتە سەوەر ناکەین مەسەلەن لە محکەمەی فیدراالی قەرارێکی بڵێ بڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان کار بەڕێکەرە و مافی هیچ شتێکی نییە و هەموو شتەکانی ئەگەر ئێمە هەروە ئەگەر بەڵێم ئەگەر ئێمەوەی شێتی یەک بینی 1000 محکەمەی فیدراالی بڕیاری وا دەرکە بایەخ یەک تووری نییە بە شەرتێک ئێمەوەی شێتی یەک بین هەموو ڕێەکان دەچێتەوە بانە ئێمەوەی شێتی یەک بین نەخەڵک دەتوانێت هجومی عسکەری بخاتە سەر هەرێمی کوردستان لە بروی
هێزی پێشمەرگەی کوردستان مناڵم هێچەتی و پارتی بای ئەوەنگا نیشتیمان پەرۆر و بەهێزە نیشانیان داو لە تاریخی نزیکە ئەوەنیە ئەتوانن داکۆشی بکەن لەم نیشتیمانە بەڵام شەرتی ئەووەڵ و ئەخیر ئێمە و یەکێتی ئەبێ یەک بین هیچ ڕێگایشی ترمان نییە هیچ ڕێگایشی ترمان نییە ئەزانی هەندێک خەڵک چیمان پێڵێ ئەو نی خەڵکی سەر شەقام جا من لە بڕۆی زۆر تێکەڵم لەگە خەڵکە ئەمانە بیستم من دوکانارێک لەو ماوەیە پێی وتم وتی کاگاری ئەو بۆ ئێوە لەو دیو دێگەڵەوە تەسلیمی تورکیا نایکەنی هیچەتیش لەم دیوە تەسلیمی ئێرانی بکە ئێمە بین بە دوو محافظە لە ئێران و تورکیا هیچ نەبێ بە بەردەوام بڵین کارەبامانە بێ موچەمان بۆ بڕنەوە نەزانم چی ئەمانە یعنی ئەمە تعلیقێکی زۆر پڕ لە شەرمە ئەمە عیبە تۆ ئەگەر یەک تاکە کورت هەبێ لە هەرێمی کوردستان وابیر بکاتەوە لە ناخی دڵیەوە نەک لە تووڕێی لە ناخی دڵیەوە وابیر کاتەوە چکە زۆر کەس لە تووڕێیا قساکات بەس بڕای پێی نییە ئەگەر یەک تاکە کورت هەبێ لە هەرێمی کوردستان بەونەوە عبیر بکاتەوە زۆر عیبە بۆ ئێمە بۆچێتی و پارتی باشە پێشتریشە دوت مەسەلەن هەر بیرمە لەو بەرنامەوتت ئەگەر ئێمە ناسازیم با دوو هەرێمی پسکۆلە بڕێ من زۆر جار ئەوم وتووە ئێمە ئەویش ناکەین باش هیچ ناکەین ئێمە نامیانەکەین ناویان یاعینەوەی بسازەی نەوەی بڵێ کاکەجان من و تۆ برای یەشین با دراوسە یەک بین ئەویش ناکەین ئێمە یعنی بۆیە بە بەردەوام من پرسیارێکەکەم من کادری پارتیم وەکو پێم بڵێن هینی ئایرە 24 پارتیشم بەڵام خۆشە تۆ هەموو ڕۆژێکی خوایی ئەم میلەتە گوێی لەوە بێ کە یەشێتی چۆن لە پارتی خوێنێ و پارتی چۆن لە یەشێتی خوێنێ لەسەر سایتەکانە و لەسەر ئەملا و ئەولا و تعلیق و نووسینی و تار و ئەمە بۆ میلەتێک خۆشە ئەمە تعزیبی یعنی تۆ بە غێری مباشر ئەیانی تعزیبی میلەتی خۆدەی نەفسیەن لە ڕووی سایکۆلۆژیەوە بۆ واقعی ئێمە بەرپرسیارین ئێمەویشەتی ئێمە ناتوانین لە حکمی تاریخ دەرچین ئێمەویشەتی 1 ملیۆن ساڵی تریش بێ کە باسی ساڵی 2015 16 17 19 20 21 24 25 26ەکەن ئەڵێن کێ بوون ئەوانەی کە حکمڕان بوون لەوێ ئەڵێن پارتیویشەتی بۆیە ئێمە ڕزگارمان نابێت لە حکمی تاریخ مامۆستا ئەبوبەکر کاروانی زیاتر ئەو نەزەریە هەیە یان بیر لەوە ئەکاتەوە لە ناو مەترسیەکانە ڕەنگە زۆرجار دەرفەت هەبێت دیسام گەڕێنەوە ئەگەر یەکێتی و پارتی تەبابن بۆ موسا بۆ ژیانی خەڵک بۆ مەسەلەی هێرشە درۆنیەکان ئەمانە مەسەلە نەگەر ئەمریکاوە تەزیق بکرێ بە شێوەیەک هەتا ئەو شەوە لە دیمانەیە کار لێرە لە کورسات نیوز لە پانۆڕەما وتی بە دوور مەگرە ئەمریکا نازانم وتی بیریشی لێ کاتۆیانە بەڵام بیر لەوە بکاتەوە کارتی ڕفراندۆم زیندوو کاتەوە ڕاستەکە لە ناو مەترسیەکانە دەرفەت ڕاست دەکە بەس ئەویش زیینووی کاتەوە خێری زیینەش بێتە دەرەوە زیینووی کاتەوە ئەگەر ئێمە و یەکێتی یەک نەبین باەخی نییە زانی مامۆستایەکی ئاینی لەو ماوەی پێشوو لە بازیان بوو وتارێکی دابوو لە سەرەتای وتارەکە خەڵک هەمووی دانیشتۆ بۆی وتی ئاومان نییە کارەبامان نییە موچەمان نییە هەموو لایەکتان هەستن با نوێژی جومعەتان بۆ بکەم ئەمەش ئەو بەرنمەیە مووی والێ بکەین کە لە کۆتایی وتپات پرسیارم لێ مەکە یەکێتی و پارتیەک بن هەموو قەیرانانی باسیەکەی چارەسەرە بن من قەناعەتم وایە سەرکردایەتی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکی ئەمەنە نیشتیمان پەروەر و هین عەقڵیتیایە نەگەیشتووە ئەوان بڵێن ستۆپ واللهی بەم حرەکانەی کە لەم دوایە ئینسانەی بینێ لەم چەند هەفتەی دواییە لەوە چێت کە گەیشت بێ بەڵام ئەگەر نەگەیشت بێ مصیبەتە ئەگەر نەگەیشت بێ اینجا سەیریکە بە قەناعەتی من ئێمە لە پێشەوە دڵی خۆمان بۆ خۆشکەین بەوەی کە ئەمریکا یا غەرب یا چۆ بێ کارتی ڕفراندۆممان بۆ زیین و کاتەوە ئەبێت جارێ سیقە بخەینە سەر قووەتی خۆمان بەڵام قووەتی خۆمان نابێت لەت بێ ئەبێ یەک بێ ئەوە لە هەمووی مهمترە چونکە ئەوە ئەساسە بۆ سەرکەوتن بۆ ڕێفراندۆم بۆ دەوڵەت بۆ هەموو شتێک ئێمە بە یەکڕێزی خۆمان ئەوانە دەستەبەرەکەین نەک بە پەرتەوازی زۆر باشە کاگاری وڵی کاگیاسی ژێر نووسە پرسیارێکی کردبوو لی تێ نەگەیشتم حەزم کرد جارجارە و برادران بوون بە سیاسی ئەکیید بنەوە ئەزانم کاگاری و کاگیاسی نەڵێ کاگاری مناڵی مەکتەبی هەیە بۆ لە سلێمانە بچێتە مەکتەب
نەخێر نیمە بۆ پرسیارەکەی یاسینەوە پرسیارەکەمە بەستێوە لەوە کە بزانێ لێرە ناستە مەکتەب و وەڵڵا مە مناڵەکانم گەورەن بەڵام فەرقی چییە یعنی من مناڵی خەڵک هەمووی برازا و بە خوشکەزای خۆمەزانم هەر مناڵێکی کورد بێ لە خانەقین تازاخۆ بەڵام پێش هەمویان مناڵی شەهید تەوان دواسەرنجی کاگاری لەو بەرنمەیە دواسەرنجی من چی بڵێم وەڵان نازانم هیوادارم ئەو کردداری کە لە کەرکووک ڕوویە ئەو کۆبوونەوەی کە لە بینی لقومبدا ئەمە پڕیشک بە هاوێت و ببێ بە کارتێکی فشارە لەسەر ئێمە لە هەرێمی کوردستان کە ئیتر بەسە و ئیتر مصیبەت لەمە زیاتر چیمان بەسەر بێ یانی ئەو ئێستا لە ژێرنووسەکە بۆ لە فڕۆکەخانەی بەڵێ ڕاست لە فڕۆکەخانەی هەولێر خراە خوارە ڕەنگە سپەی نەشمەسە لە شوێنێکی تر نانە وایە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز ئاری هەرسین کادری پێشکەوتی پارتی دموکرات کوردستان سپاس بۆ دەرفەت سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایی ئەم شەومان پێشکەشکردنە مەلایەکتان ئەمانەتی خوای گەورە بخواتە